سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ ئەزیزان، ئەمڕۆ لە ناحیەی شۆڕشین ئەمانەوەی سەردانی خێزانێ بکەین و هاوکاریەکمان بۆ دابین کردووە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە تاکو بتوانن پێویستی کەمێک لە پێویستەکانی خۆیانیان پێپڕ بکەنەوە و چیرۆکی ژیانیان بزانین و لەگەڵمان بن تاکو چیرۆکی ژیانی ئەو خێزانە بەڕێزدا بزانین. لەگەڵمان بن. ئازیزانی من ئێستاش لە بەردەم دەرگای ئەو خێزانەداین کەوا چیرۆکێکی زۆر جیاواز و تایبەتیان هەیە لەو چیرۆکانی کە بۆ ئێوەمان گێڕاوەتەوە وە پیشانی ئێوەمانیاوە. ئێستاش لەگەڵتانین تاکو چیرۆکی ئەو خێزانە بەڕێزتان نیشان بین و بە یەکەوە بزانین کەوا ژیانیان چۆنە. سلام علیکم. باشی دایگەن سەلامت بیا خوا زۆر سوپاس مەمنون تۆ باشی سەلامت بی زۆر سوپاس فەرموو. بەڕێزان ئێستاش لەگەڵ ئەم خێزانە خۆشەویستین تاکو باسی چیرۆکی ژیانی خۆیانمان بۆ بکەن. دایگەن سەلام علیکم. علیکم سەلام یاخوا خێر بن سەلامت بیا ناخۆ وەڵای تدا هاوسەرەکەم گیرا ئین نەخۆش بوویتە دیار نەما دوای ساڵ دیارمان و داهین کۆمەڵ بوو دەستگای خێرخوازی بەخشین ماڵیان ناوە بێ یاخوا 13 ساڵ هاوکاریمانی کرد مانگی 150 زانم ئەدا پێمان باری ژیانمان زۆر ناخۆش بوو. هاوکاریان کردوون لەو کاتێک کە بەڵێ هاتاکو هاوسەرەکەم هاتووە هاوکاریمان کردوتر ماڵیان ناوە بێ گیانمانەوە دەستگای بەخشین بوویتر مانگی 150 زاریاندا پێمانی تر دەسە باری دەرونی زۆر خراوە و پێویستی بە دکتۆرە و تر یعنی بەردەوام پێویستی بە چاودێری دکتۆر و دەرمان وەڵا بەردەوامە لە دکتۆر و چاودێری ئەوە دختەر و چت و ئەمانە. بەڵێ ئەی ئێستا بارودۆخی ژیانی خۆتان چۆنە چۆن وە پێ سەر خێزانین یەک مەعاشمانە ئەوش کەمەدامی خۆمەیە مەعاشەکە ئەویش بڕیاوە ئیتر 150 زارە ژین ئەوەی بۆمان بێرێ ئەوە واژێنەوەمانەیەتر نیمانە هیچوان نییە. بەڵێ هەروەڵا ئەم خانەشین خێرخوازە بۆمانیان کردە بەسین وەرەسەیە خۆمان خانومان نییە. بەڵێ هەروەڵا ینی ئێوە چەند ساڵە بە هاوکاری خێرخوازان ژیانتانە ڕابەڵێەوە هیچ کەسێک نییەکەوە ئیش بکات و بژێوی ژیان کور گەورەم نییە کور گەورەم ئەوەتانی لەورای تر ئەویش نەخۆشە بگرە کەس گیانمانەوە کۆمەڵ بوو دەستگای شەیدان ماڵیانەوە بێ یاخوا ئیتر هاوکاریمانی کرد و مانگی 150 لەو 150 زارە هیچمان نەبوو لێ کەمەدامی خۆمە با درۆ ناکەم نەقایتر ئەمیش هاتۆتانە کولی هەفتەیە ڕا بۆ دکتۆر مانگی 2 وەرەقە 3 وەرەقە خەرجەوەش خوا کورە خەڵک بۆی تێرێ بەخوا یعنی هەموو مانگێک پێویستی بۆ بڕەپارێ بۆ وەڵام مانگوا هەیە 3 وەرەقا دێن حەق دکتۆرا بووی ئەویش هەمووی بە هاوکاری خێرخوازان دابینێت. ئەروەڵا ماڵ خێرخوازان ناوا بێ و دەرگای بەخشین دەستگای بەخشی ناوا بێ و ماڵیان ناوا بێ دەستگای کۆمەڵ و ئەمانە کەشی ماڵیان ناوا بێ گیانمانەوەوان بی دەستخۆشییان یەکەین ماڵیان ناوا بێ یاخوا سەلامت بی. داواکاری چێ لە خێرخوازان چیتان بۆ بکەن تا بارودۆخی ژیانتان باشتر بێت؟ وەڵا خانگمانی ئەم خانەین وەرەسەوی نین براکانێتی و هین پێنج خۆشکە و خانوو هیچمان نییە. بەڵێ ینی ئێستا ئەم خانوویکە ئێوەتیان پێتان ئەڵێن چۆڵیکەن یان چی یان ئەتوانن تیابمێنەوە هەتا وڵا ناتوانێمە ئەمە کولی ڕۆژێتیانە سەر ماڵێن دەرچن ئەمە خانی وەرەسەیە هین خۆمانەوە یعنی داواتان لێکەن چۆڵیکەن بۆی بیفرۆشن. ئەرۆڵا با ئێمە بڕۆن بۆ کردو ساقیش خانومان نییە ئەرەوەڵا ئەمە خێرخواز بۆمان کرد بەس هین وەرەسەیە ئەرەوەڵا خانی خۆمان نییە. پێمان بڵێ بارودۆخی ژیانی ئەم خێزانە چۆنە چونکە ئێوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتاوە لەگەڵیان نابوون وە چیرۆکی ژیانیان نەزانن بۆیە داوا لە بەڕێستانەکەین زیاتر زانیاریمان بنێ لەسەرم خێزانە بەڕێزە و بارودۆخی ژیانیان. ئەم خێزانە خێزانێکی گرفتارن نەخۆشی مزمینی عەقڵی و نەفسییان هەیە
ئەم پێشتر خێزانێکی گەورەتریش بوون و ینی ئەوە شێوەش کەمێک ژمارەیان کەم بۆ تۆ بە هەنێک بۆ هێنی گۆڕانکاری کۆمەڵایەتیەوە لە مێژە ئێمە لەگەڵم خێزانە دەستبارین وەمان گرفتارن چکە هیچ مەزدەرێکی مەعیشیانی هیچ سەرچاوەیەکی بژێویان نیە ئەنی ئەوە دەرمانی بەردەوامیان پێویستە دەبێت بەس بە هاوکاری خەڵکەواکرێ و پێداویستی ڕۆژانی ژیانیشیان هەر بە هاوکاری خەڵگەڕوە ئێستاکە کە هاتین بۆ ئێرە لە یەکێک لە دوکانەکانی ئەم گەڕەکە سۆراخمان کرد کە خواردنی وشکە ئەوانە لەوێ دەهێنن نزیک بە ملیۆنی خواردنیان هێناوە ئەم چەند مانگە و بۆ خواردنی خۆیان و ئەوانە پارەکەیان نەداوە یعنی ئەم پێداویستیەکانی ژیانیان تەنیا سەرچاوەکەی هاوکاری خەڵکە ئەمان گرفتێکی تریان هەبووە ئەم کاکە سەربەر گرفتێکی هەبوو پێش ماوەیەک پێش چەند ساڵێک جارێک کە چۆ بۆ پزیشک بووە بەغال لەوێ ون بووە کەون بووە نزیک بە 4-5 ساڵ هیچ ئاسەوارێکی نەبووە لەبەرەوە وەفاتنامەیان بۆ دەرکردووە و مناڵەکانی وەکو یەتیم مامەڵی لاکراکرا بەڵام دیارە قسمەتی وا بۆ لە ژیان جارێک کە دەرکەوتوێتەوە بەرحاڵ ئەم کاکەی گرفتارە و نەخۆشە نەخۆشی عەقڵی و نەفسی هەیە و لە ڕجەستەیشەوە گرفتارە ئەمان هیچ مەزدەرێکیانی هیچ سەرچاوێکی ژیانیان نییە ئاسەواری ئەشکەنجە ئەوانە بەجەستەیەوە هەیە کە لەو مودە زەمەنیە دیار نەماوە حتمما پشتیوانی ئەم خێزانە و باقی ئەو خەڵکە منکوب و لە قەوماوانە لەڕێ ئەم دەستگای بەخشینەوە ئەنجامەدرێکە پشتیوانێکی باشە بۆ ئەمان و عاملێکی خێری و گەورەیە بۆیان بەڵێ یعنی ئەمان بە بەردەوامی مانگانە پێویستیان بە بڕێکی پارەی زۆرە تاکو بتوانن بەس عیلاجەکانی پێدابین بکات بێجگەلەوەی کە بژێوی ژیانیان بەردەوام هەموو ماڵێک پێویستیکی زۆری هەیە و هیچ کەسێکیش نییە ئیشان بۆ بکە و بژێوی ژیانیان دابین بکات ئێستا ئەم پیاوە بەڕێزە ئەگەر ئەم دەرمانانە بەکار نەهێنێ زۆر گرفتارە یعنی توانای مدارەکردنی ژیانی نییە بە دەرمانەکەەوە ئەتوانێت ئەوەندە بژێن لانی کەم لە ماڵ و خێزانەکەی عەزیێت نەدا و بتوانن پێکەوە ئیدارە بکەن دەرمانەکانیش گرانە نرخیان گرانە سەرڕای ئەوەی ئەمان پێداویستە سەرەتاییەکانی ژیانی وەکو خواردن و ئەوانەیش دەوێت خەڵک هاوکاریان هە بیکڕن چ جای ئەوەی دەرمانەکەشی لەسرە بۆیە حتمما پێویستیان بە هاوکاری بەردەوامە پێویستیان بە هاوکاری دایمیە بۆ ئیدارەکردنی ژیانیان بەڵێ ئەی داگیان باسیەوەی کردەوە خانووەکەشیان بەردەوام پێیان ئەوترێت دەبێت چۆڵێکیان بیفرۆشن ئەوە بەڵێ وتم ئەمان خێزانێکی گەورەتر بوونە پێشتر خانۆکە هی خێزانە گەورەکەیە ئەمانتر بە هێنی گۆڕانکاری کۆمەڵاتی و خێزانەکە تۆزێ بچووک بووەتەوە حتمما دیارە ئەو بەشەی کێش خێزانەکانی کێژ مساهی من تایە لەم خانووە لەمەەر چۆنێ بێ ئێستا چەترێکە و جارێت تای ئیداراکەن بەڵێ ئەو شەر تەمەن خەڵکی خێرخواز و مسڵمانان بۆیان دابین کرد سيستر لبغاو خاتم او تا تريقة او كنيمة او تا تركي جديد تركي جديد ما بزيان تركي جديد او براد نتقال او ترى بالنا سيستر لبغاو امنا السيمنا سيك رمية ما بزيان د صلاة نبو كشكش ما نبي كشكش ما نبي جاسو الناس بلا ما خشي يتم براكم ما بزيان من دعوة كلام هي دعوة كلام لو كان عرضاً دعوة كلام لو كان والله أبغى نبرس أي باغ بنا أو جيش أو كلام أي باغ بنا باغ خارج من بوبستان أي مصر روجانتان أو شو يعني إيه روجانة بتشي إدارة كي درمانة كان بتشي والله درمانة أما شو أنا بلا كمال بيسندم أم درمانة إلى دار كوري خوش مسني بورقي قوم الغلاب بورقي زدي إلى جاب حمانة شو أنا زدي حمانة شو أنا يدرو بورقي زدي ترى ناقم بقوية بەڵێ
همیشە ساغ بن ئینشەڵڵا یعنی ئێوە ژیانتان لەسەر هاوکاری و یارمەتی خەڵک ئەڕوا بەڕێوە بەنای ئەو خوای گەورە بەنای ئەو خوای گەورە ئیمڕۆ ڕۆی بەستێمانی درۆ ناقم بە خوای گەورە ڕۆی بەستێمانی بیسۆنزانم پێ بزنارەکەن نەما بزنارەکەن داکرێتارە سنارەکە ئەو تا یەک نارم پێنم ماڵسەگەن ینی ئێستا ئەو بارودۆخی بەم شێوەیە تەنانەت ناتوانێت ئیشیش بکات بۆ ماڵەوەیان بەبێ ئەم دەرمانانە ناتوانێت ژیان بکات ئەگەر دەرمانەکانی وەرنەگرێت بارودۆخی ماڵەوەش تێگەچێت و ئەمانیش بێزارەکات بەڵێ من خۆی چونکە نەخۆشی عەقلی و نەفسی هەیە چونکە ئەم نەخۆشە نەخۆشی عەقلی و دەرونی هەیە ناتوانێت کار بکە سەرڕای ئەوەی ناتوانێت هیچ ئیش و کارێک بکە ئەگە دەرمانەکان بەکارنێنیە گرفت بۆ خێزانەکەش دروستەکە کەسە من دەرمانەکەش بە دەرمانەکانیش تێچووی هەیە حتمما ئەم ناتوانێت هیچ کارێک بکات کە بتوانێت دەخلێ بۆ ئەم خێزانە بەدەنێت. بەڵێ بەڕێزان ئێمەش لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕێک هاوکاریمان بۆم خێزانە بەڕێزە دابین کردووە تاکو بتوان کەمێک لە پێویستەکان ینی پێپڕ بکەنەوە و جێگەیەکیان بۆ بگرێتەوە دایگیان ئەم هاوکاریەمان لێ وەرگرن ئەمە بڕێک پارەیە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازانەوە بۆ ئێوە دابین کراوە ئینشاءالله بتوانن سوودی لێ ببینن و بەڕێزان هیوادارم ئێوە دەستان خۆش بێ یاخوا ماڵتانەوە بێ لە دەستگای بەخشین و یاخوا ماڵتانەوە بێ دەستان خۆش بێ دەستخۆشیتان یەکەم لە کەناڵی کۆمەڵ خوای هەر سەربەرز و دنیای قەیامەت و ئینشاءالله لە خۆشیە بەکاری بێنن قورعانە خوای لێتان قبول کا و قورعانە خوا سەلامەت بی زۆر سپاس مەمنون قاپی خوا دەستگای بەخشین هەر زۆر بەوە هەر بەرەکەتی تێکەوێ بەخاتر قورعانە ماڵتانەوە بێ دەستان خۆش بێ یاخوا بەڵێ بەڕێزان داوا لە ئێوەی خۆشەویست و خێرخواز ئەەکەین هاوکارەکانتان بگەنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین تاکو بتوانین هاوکاری ئەم خێزانە بەڕێزە بکەینکەوە پێویستی ژیانیان زۆر قورسە و مانگانە پێویستیان بە هاوکاریکی زۆرە تاکو بتوانێت عیلاجەکانی بکڕێەوە پێویستی ماڵەوە دابینکەن و کاک حاجیش ئاماژەی بەوە کرد کە لەم نزیکانە سەردانی فرۆژگایەکیان کردووە ئەمان پێویستی ماڵەوەیان لێ کڕیوە بەردەوامی پێویستی ماڵەوەیان کڕیوە و تەنانەت توانێت ئەوەشیان نەبووە پارەکەی دابین بکەن و لەولایەنەشەوە پێویستیان بە هاوکاریە هاوکارەکانتان بگەنە دەستگای خێرخوازی بەخشین و ئەم خێزانە بەڕێزە تاکو بتوانن ژیانیان باشتر و ئاسوودەتر بێ و کەمێک بارسووکی بۆ ئەم خێزانە بەڕێزە بکەن و خۆشحاڵ بووین کە کاک حاجی هاوکاری کردین تا بتوانین دەنگی ئەم خێزانە بەڕێزە لە ڕێگەی کەناڵی پەیامۆ بگەێنین بە ئێوە زۆر سپاس دەکەین کاک حاجیگیان بەڕێزان ئەمەش چیرۆکی ئەم خێزانە بەڕێزە بوو ئیوادارم هەمیشە دڵخۆش و بەختەوەر بن ببەخشن تاکو و بەخشین بەردەوام بێ و بتوانین هاوکاری ئەم خێزانانە بکەین و خواتان لەگەڵ